بەپێی پرۆگرامی ژینگەی نەتەوە یەکگرتووەکان ساڵانە نزیکەی 8 ملیۆن تۆن پلاستیک دەکرێتە ئۆقیانوسەکانەوە. پلاستیکێک کە دەبێتە هۆی گیان لە دەستدانی گیان لە بەرانی دەریا و چوونی ئەم زبڵ و خاشاکانە بۆ ناو زەنجیرەی خۆراکی مرۆڤەکانەوە. هەر بۆیە ئەم هاوڵاتیانە ژینگە پارێزانە ڕۆژانی پشویان تەرخان کردووە بۆ خزمەتکردن بە ژینگە. ئەوەندە پلاستیک لە جیهاندا هەیە کە دەکرێت چەندین جار سەرانسەری زەوی پێپڕ بکرێتەوە. نابێت چیدی کە پلاستیک دروست بێت و ئەوەش ئەرکی هاوڵاتیانە ئیتر پلاستیک بەکار نەهێنن. لە ئەمریکادا بەتایبەت لە کالیفۆرنیا دەبیندرێت کە ئیتر قامیشی ئەو خواردنەوەی پلاستیکی بەکار ناهێنرێت. بەکارهێنانەوەی پاشماوەی ئەم جۆرە پلاستیکانەوە هاوشێوەکانی ئەرکێکی یاسان نییە. بەهۆی ئەم تۆفان و بارانە تازەوە شتی پلاستیکی و هەروها وردەواڵە زۆرە. پێم وایە ئێمە بەم خاوێنکردنەوەانە گیانلەبەرانی ناو دەریا لە تێچوون ڕزگار دەکەین. ئەگەر وەدەواڵەکان کۆ نەکرێنەوە دەڕۆنە نێو ئەقیانوسەکانەوە. 70% جیهان ئەقیانوسە و پێویستە لە خێراترین کات بەر بە پیسبوونیان بگرین. هەنگاوی لەسەرخۆ بەڵام بەردەوام پێویستن بۆ ئەوەی سروشتێکی پاک بە ئۆقیانوسەکانەوە بۆنەوەی داهاتوو مسۆگەر بکرێت. ئەم چالاکیە خۆبەخشانە دەتوانن ببن بە بەشێکی گرنگ لەم بوارەدا. ئاوا هۆما، دەنگی ئەمریکا، هانتینگتۆن بیچ، کالیفۆرنیا.